وڵای زەنەگەڵتان بەردەوامین لە کۆتا تەوەری بەرنامەکەی ئەمڕۆماندا باز لە ئەزمموی خاتونێکی فۆتۆگرافەرەکەین کە خاتونەکان لە هەرێمی کوردستاندا ئێستا زۆرن لە زۆر بواردا دەستیان دیارە و لە بواری فۆتۆگرافەریشدا بە هەمان شێوە خات و ڕۆژگار بورهانمان لایە وەکو فۆتۆگرافەر باز لە ئەزمموی کارکردنی خۆیەکە. خات و ڕۆژگار سڵاوت لێبێ بەخێر بیت. خات و ڕۆژگار بناسین و باز لە ئەزمموی خۆت بکەیت چۆن بوو دەست کرد بە فۆتۆگرافی. سەرەتا دەستان خۆت بۆ سپاس بۆ کەناڵ جوانکەی پرسات بۆ میوانداریە. ناوم ڕۆژگار بورهانە، دانیشتووی شاری دەربەندی خانم، نزیکی 5 ساڵە بێ خەریکی ئیشی فۆتۆگرافیم بە شێوەیەکی ڕسمی. سەرەتای دەستپێکردنم بۆ ئیشەکەش لە دوای تەواوکردنی جامیعە بوو. چیت خوێندووە؟ هەر زانستە ڕامیاریەکانم تەواو کردووە. زانستە ڕامیاریەکان؟ بەڵێ. واتە جیاوازە؟ بەڵێ جیاوازە، زۆر جیاوازە. دوای ئەوەی کە جامیعەم تەواو کرد ئیشم نەبوو، یعنی دانەمەزرام و ئەوانە تقریبی ساڵێک 2 ساڵ ئیشێکی لاوەکی بگرت، ئیشێکی سەرەتایی ئەم کرد. لە دوای ئەوەی کە ئەو ئیشەکە کردم بڕەپارەیەکم کۆ کردەوە. زۆر حەزم لە کامێرا بوو. طبعاً من کاتێ دەستم کرد بە ئیشی فۆتۆگرافی لە بەروی حەزم لێ بوو. دایم حەزم کردەوە و فۆتۆگرافەرێک ئیش بکەم، بەڵام نەک بە شێوەیەکی ڕسمی، یعنی بۆ خۆم حەزم لێ بوو بۆ منە ڕۆشنە دەرەوەیە کە شتێکی جوانە ئەیبینم ڕسمی بگرم. زۆر حەزم لە کامێرا بوو. ئیتر ئەو کاتێککە ئیشم کردو ئەوانە هەر بەو پارەی کە لەو ماوەیە شەکەم پێ کرد کامێرایەکی سەرەتایم کڕی. دوای ئەوە کە کامێراکەم کڕی ماڵەوە پێیانوتم باشە تۆ زۆر دەمێکە حەزی لەم ئیشەیە، بۆچی بە شێوەیەکی ڕسمی ئیشی پێ ناکەیت؟ لەبەر ئەوەی کاتێک کە تۆ حەز و ئارەزوو هەیە بۆ ئیشێک سەرکەوتوش ئەبیتایە و ئەتوانی ئیشی جوان و باش بکەیت، جیاوازە لە کەسێک کە حەزی لە ئیشێک نییە و ئاسایی هەر بۆ ئەوەی کاری ڕۆژانی خۆی پێبڕێکە یان لە مەجبوریە بیکات. ئەیتر فۆتۆگرافی ئیشێک نییە بە زۆر بکەیت لە ڕاستیە بێ سەرەتا حەز و خولیاوە هەبێت. منیش وتم من زۆر قەلق بووم لە ڕاستیە. سەرەتا وتم نازانم وەڵام من حەزم لێیە، بەڵام بە شێوەیەکی ڕسمی قەلق بووم سەرەتا. بەڵام تر ئەوانە پشتگیریان کردم و هانیاندام وتیان تۆ متمانە بەخۆ هەبێ و ئیشەکانی جان و هەم خێزانەکەم هەم هاوڕێکانیشم زۆر هانیاندام. ئیتر لەبەر ئەوە وتم باشە تاقیەکەمەوە سەرەتا پێش ئەوەی دەست پێ بکەم گروپێک هەیە لە دەربەنی خانە تایبەتە بە خاتونەکانی دەربەنی خان، یعنی هەر ئەوانی تایە. وتم با پرسێ بکەم بزانم ڕای خەڵکی شارەکەم چۆن لەسەر میشە. لەبەرەوەی ئەو کاتەکە من دەستم پێ کرد یەکەم کەس بووم، هیچ فۆتۆگرافەرێکی ئافرەت نەبوو لە دەربەنی خانە. 5 ساڵ بەلێستا. بەڵێ پرسیارم لێ کردن، وتم بەنیازم ئیشێکی ئاواهی بکەم وەکو یەکەم خاتون ئێوە ڕاتان چییە؟ سیرم کرد کاردانەوەیکی زۆر باشیان هەبوو، زۆر پێشوازیم لێکرا، هەمووی ئەوی چەند خۆشە دەمێکەمە حەزەکەین خاتونێکی فۆتۆگرافەر هەبێ لە دەربەنی خانە ئیشمان بوو بکە زۆر مرتاحین لەگەڵ ئافرەتێکە ئیشکەین. لە ڕاستی ئەوە زۆر هاندەرم بوو. وتم کەواتە ئەگەر ئاوا پشتگیریم بکرێتەوەوانە ئینشاءڵڵا هەر سەرکەوتوو ئەبم، شتێکی خۆشە. دەستم پێکرد هەر ئەو کاتێک کە پۆستەکەم کردبوو لە گروپەکە تقریبا نەوزانم ئەوەنی نەبرد خاتونێک یەکەم کەس یەکسەر داوای لەکردم وتی من زۆر پێم خۆش بوو کە تۆ دەسوکرە بە ئیشی فۆتۆگرافی و حەزم لێیە. کچەکەم پێم بوو دوای 12 ساڵ بوو لەدایک بوو، ینی دوای 12 ساڵ کچێکی جوانیان هەبوو. بەڵێ وتی لە دایک بوونێتی حەزمان لێ تۆ ئیشەکەمان بۆ بەڵێ یەکەم مشتری لە هەموو شوێنە باسم کردو و دایمیش باسی ئەەکەمەوە زۆر وەفام بۆ ئەو خاتونە بەڕێزە هەیە. لەبەرەوەی یەکەم کەس بوو کە ئاوا پشتی منی گرت و زۆر بە جوانی پێشوازی لێ کردم. ئیتر کە دەستم پێ کردو ئەوانە وردە لە دوای ئەوە خاتونەکان کە زانیان من لە دەربەنی خانە هەم ئیشیان هێنایە لای من و ئەیانوت زۆر مرتاحی و فیدباکم زۆر بووە هاتەوە. ئەیانوت ئەوەنی کە پێمان خۆش بۆ ڕسمگرتن و شتەکە یعنیها کە ڕسممان گرتووە و حەزمان لە ڕسمگرتنە، بەڵام ئیتر کە تۆ لەگەڵمانە ئەوەنە باش بوویت و ئەوەنە هێمنی لەگەڵمانە و زۆر هاوڕێیانە ڕەفتارەکەی زۆر مرتاحمانەکەت. جا عادەتەن لە کاتی وێنەگرتنە ئەو کەسەی کە وێنە و ئەگرێ زۆر لە تەعاملە زۆر دەور ئەبینێت. چکە تۆ هەستەکەی کاتی ڕۆژگار چی لە هەڵس و کەوتیا هەیە لە کاتی ئیشکردنا کە ئاوا پێی ئەڵێن مرتاحن لەگەڵی؟ زۆر بە تەحملم بە هەموو شێوەیەک ڕای بەرامبەرەکەم لە بەرچاو ئەگرم، حەز لێ چۆن بۆستێت، حەزی لێ چۆن تەعامل بکات،
چۆن ینی پەوزەکانی بکات لە کاتی فۆتۆگرافیسی جاری وا هەیە تۆ ئەڵێ ئاورە ئەم لەقتەیەم بۆ بکە ئەڵێ وڵای من بەو لەقتەیە مرتاحیم یا پێم جوان نییە ئەڵێم باشە دەیخۆ چی و پێ مرتاحی پێ حەزر لە چ لەقتەیەەکە ئەو لەقتەیەم پێ بڵێ با من بۆ بکەم یان جاری وایە کاتێککە ئیشەکە پێش ئەوەی دەست بکەین بە ئیشەکە یەکەم جار حیج دەگەن ئەوانە پێیان ئەڵێم بێ زەحمەت پێش ئەوەی بیتە ئەو سەر ئیشی وێنەگرتنەکە با لە ناو مۆبایلەکەتە ئەو لەقتانی کە خۆ حەزلێ بۆ بینی وتە دووبارێکیتەوە حەزلێتی پێی مرتاحی وەکو سکرین شۆتێک لەبال ناو مۆبایلەکەتە هەبێ دوای پێمی نیشاندا تاکو دووبارێکەینەوە بەڵام مەرجش نییە هەموو باڵێن شێوەی وەستانێک بۆ ئەم گونجاوبێ بەپی بەژن و باڵای لانەی جیاواز بەزەبت ئەزانی چۆنە ئێستا بۆ نمونە بکو زاوایەکەن حەزیان لە لەقتەیەەکە لەقتەیەک بۆ منە دەستی قۆڵی کردو بە قۆڵی زاوایە و سەری خسۆتە سەرشانی ئەمە ئەم کاتێک بووکەکە درێسێکی عادلی لە بەرایە بۆ نمونە ئەو درێسەکانمان هەیە جیاوازن هەیە زۆر زۆر فش و گەورە و فڵەفیان هینی تەلیتایە زۆر ناڕەحەتە شان بەشانی زاوە بۆستی تەبق پێ پێوەیە یعنی قۆڵکەی بە قۆڵە سەر خەیتە سەرشانی بۆچی لە بەروی تەلەکە ناهێڵێ زاوە زۆر نزیک بێتەوە بەڵام عەزیمان هەیە ئێستا خۆشبەختانە ئەو درێسانە زۆر باون لە ناو خانمەکانە کلۆشێکی نەرمی هەیە و بە ئاسانیەتە خوارەوە یعنی تۆش ئاسوودەترە لە بزەبت هەم لەقتەی زۆر جوانی پێ ئەکرێ ئەوانە ئەو هەمیش مرتاحتری هەان قرس نییە ئەو تەلانە زۆر زۆر قرسن لە کاتی ڕێکردنە زۆر کێشیان بۆ دروستەکاتەوە ئەوانە باش ئێستا ئەگەر قسەکەشت لە بن نەچێتەوە بۆ نمونە ئێمە زۆر بەمان حەز ئەەکەین فۆتۆ بچرکێنین بەڵام کێشەی وەستانمانە گیرە خۆین بەتابێت بەدەست دەستمانەوە ئەوە کێشەی زۆر بەمان بۆ نمونە ڕەوەند چۆن بوەستێت ئەگەر پێی بڵیت ڕەوەند بۆ نمونە ئێستا کاژڕەوەند وەکو هەستێتە سەر پێ بەڵێ فەرم بە هەستین منیش بە منیش بڵێ چاوت خۆش عادەتەن بۆ پیاوان بۆ جلەکانیان زۆر جا پانتۆڵەکانیان گیرفانی هەیە وەنیە دەست ئەەکەن بە گیرفانیانە بۆ نمونە یان دەستیان شتێک لێ ئەەکەن چۆن بڵێ ئەگەر عینێکیان پێبێت دەست بە عینەکەیانەوە گرنیا ئەی بەنە سەرەوەی ئەهێنە خوارەوەی هەر بەدەستیانەوەی ئاواهی یان تەواو زۆر باشە ئاواهی ڕسم بگرینیان هەر لە پۆزەکانە پێ بڵێن لەسەر لا بوەستێ هەر بەرامبەرە بوەستێتەوە بەپی لۆکیشنەکان ئەگۆڕە جاری وا هەیە کەسەکە لە لای دیوارێکایە ئەوێت دیوارەکەش دەرکەوێت و عین لە تەنیشتەوە ڕسم بگرێ عادەتەن ئاوا پشت ئەدا بە دیوارەکەەوە قاچێکی بەرز دەکاتەوە ئاواهی دەستێکی ئەکاتە گیرفانی یان سەعاتێکی پێ دەستێری سەعاتەکەی ئەکات وەستانەکەم باشە ئایبینە هەر وێنە چرکان نەکاکە یان ئەدیتیشەکەی بۆ ئەوانی کە کار لایک لەگەڵ بێگومان ئیدیتیش ئەەکەم لە برەوەی ئیدیت بەشێکی زۆر زۆر سەرەکی فۆتۆگرافیە تەجمیلی لوتیشەکەی وەڵا ئەگەر داوا بکەن بۆیان هیوا هەیە ئەڵێ کەمێک جسمم ڕێککەرەوە بۆ نمونە لوتم تۆزێ بچووکەرەوە داوا ئەکەن زۆرجار تۆ مەجبوریت لەسەر خواستی مشتریەکانی ئەو ئیشانی کە ئەیانەوێت لە کۆتایە من ئیش بۆ ئەو ئەەکەم من بۆ خۆمی ناکەم ئەو داوای چ شتێکم لێ بکات بۆی ئەەکەم هیچ کێشەیەکم بەڵام هانیان نادەم بۆ ئەو ئیشە مەگەر شتێک سێ بۆ منە کەسەکە ئەبینێت ئاوا خۆی سێری ئەەکەی منزەرێکی زۆر جوانی هەیە بەڵام کاتێک ئەوە سێ سێرەکە یەک شوێنی دەموچاوی ئەو کەسی تێکدا عین لە تەبیعیاوان نییە کەسەکە ناشرین نییە بەڵام کاتێککە ڕسمەکە و گرتووە سێرەکەی ئەو جوانی نییە باش من ئێستا دقەتی فۆتۆی پیاوان و کوڕانم داوە تۆزێک دەموچاویان گرژەکەن عادەتەن کچان هەست هەڵێن بزێکی پێکانی لەسەر لەویان بێ بەڵام کوڕان دەموچاویان ناوە تووڕاکەن ئەم تووڕەیە بەڕاستی بۆ شێوازی وەستانن جوانە لە فۆتۆیە لە ڕاستی ئەویش بەپێی بۆنەکان ئەگۆڕێت ئێستا جاری وا هەیە تۆ ئیشێکی مۆدڵێ نەکەی وەنیە ئەتەوێ ئەو جلوبەرگەی کە تۆ ئەتەوێت ئەو شوێنەی ئەو لۆکیشنی کە تۆ ڕسمیتیا ئەگریت ئەو بابەتی یانی ئەو بۆنەی کە تۆ ڕسمەکەی بۆ ئەگریت پێویست ئەکا کەمێک گرژوم بی نەک ئاو ناوچاو بدەی بێ کاو کەسێکی زۆر تووڕە دەرکەوی بەڵامەها وەکو چۆن بڵێ خەلانە حەسکەن جددی دەرکەوە جددیاتێکی تیابێ جددیات تۆ ناکرێت تۆ ڕێکلامەکەی بۆ جلێکی مەلە ئەو شۆرتی کورت و بۆ منە ژێرفانی لەو ئەو شتانەیە ناکرێت تۆ ناوچاو جلەکە نایخوازێت ئەوێ کەسێکیان حەیەوی دەرکەوی بە ڕێکردن بەڕاکردن یان بە شێوازێکی نەوعێک بۆستیکە حەیەویەتێکی تیابێت کاتە ڕۆژگار فۆتۆکەی ڕەوەند
ئەزیێت بکێشە بیچرکێنە ڕەوەن داوا بوەستێ سەیرت کا یا سەیری ئەولاوە کورد زۆر جارە لە ڕسمێکم لێ بگرە خۆماگام لە خۆم نەبێ ئەمە جوانە بۆ فۆتۆیان یا هەر سەیری کامێراکە خەیاڵاویە سەیری کامێراکەنەکە هەشە بپێچەوەنە حەزی لێ ڕاستەخۆ سەیری کامێراکە باش ئێستا من چۆن بوەستم بە منیش بڵێ بە ڕسمێکی کاکڕەوەن بگرن ماویەتی هێشتا خەری بوو بم بەسە مەعاملەتانە باشە باش بووم وەڵایی هەستەکەم ئەگەر هاوکارانمان بە هەموو باڵای ڕەوەند بگرن بۆی کە بزانن وەستانە ڕایەکی تر بوەستە باشە بەجاری تر بستمەوە ئەم جاریان شێوازی ئەتوانین یەک تۆ سێری ئەولاکەی خەیاڵاویەکەیە باڵێ چاو بخوارەوە یەک تۆڵ بۆ زۆر سێری سەرەوە مەکە باشە جوان دەرچوو دەستخۆش زۆر تایبەتە ڕۆژگار هەنێک کە سەڵام فۆتۆژنێکی بەڕاستی ئەمە وایە هەنێک کەس لە فۆتۆهای جوان دەرچێت کاتە خۆی شانسێ هەندێک جار کەسێک ئەبینین زۆر زۆر جوانە یعنی هیچ کێشەیەک نە لە دەموچاوی هەیە لە ستایلی جلەکانی هەیە یا نازانێ بۆستێک یا فۆتۆجێنیک نییە فۆتۆجێنیک ئەوەیە سەجاری وا هەیە ئەم ڤیددیۆ شتمان بینی و هی کۆمیدی هاوڕێک ڕسمی هاوڕەکەی خۆیەگرێ ها ئەوێت خۆمان پێڵێن مەلەفی لەسەر کۆکەینەوە ئەوێت ڕسمێکی بگرێ ناشرین بێت لەقتەیەکە لەو کاتێک سەر ڕسمەکەی گرسیرەکە ئەو لەقتە ناشرینکە گرتو جوان دەرچێت زۆر جوان دەرچێت ئەڵێ ئەتۆ توش ڕسمی من بگرێ ئەوانە خۆی جوانەکە هیچ کێشەینە سێرەکە ناشرین دەستەکانە خۆش بچە ئەمە خەمی کاتمانە ئەگەر بە یەک دقە بڵێ منیش چۆن ئامادەنەکردنەکە هەندێک جار باشترە خێری پێوە بێ چۆن بوەستم ئایبنە سێری ئەولاکە یەک تۆس تاوە کاتە من تۆزێکی لێزانم زۆر جوان دەرچوون دەستەکانی خۆش بێت بەڕاستی چێژمان وەرگرت لە گفتگۆ لەگەڵ جەنابەت وە کۆمەڵێک بیرۆکەی باشیشمان وەرگرت دەستە خۆش بێت سەرکەوتوو بیت بە هیوای بەردەوامی بە هیوای کاری جوانتر سپاس بۆ میوانداری دەستە خۆش بێت زۆر خۆشحاڵ بین